سەرەتا دەمەوێت سەرنجێک بم لەسەر ڕۆژی جیهانی بۆ زمانی کوردی یاخود بۆ دانانی ڕۆژی جیهانی بۆ هەر بابەت و دیاردەیەک پێویست بەوە دەکات دامەزراوەیەک یاخود ئەکادیمیایەک یاخود زانکۆیەک یاخود بڕیارێکی سیاسی باڵا ئەو بابەتە یا ئەو دیاردەیە بە ڕۆژی جیهانی بسەلمێنرێت. بۆیە دانانی ڕۆژی جیهانی زمانی کوردی لە 15 پێنجە بەڕاستی ئەمە ناتوانین بڵین سەرتاپاییە یاخۆ سەرتاسەریە، چونکە ئێمە ڕووداوی گرنگتر شاکاری بەپێستر ناوازەتر یاخود بڵین بەرهەمی سەرەتایی ترمان هەیە کە مێژۆکەی زۆر بۆ دوورتر ئەو ئەگەڕێتەوە و ئەوانە ئێمە گەر بتوانین بەپێی هەرشێک لە بابەتەکان ڕووداوەکان شاکارەکان بەرهەمەکان مێژۆکەی بۆ کۆنتر بگەڕێنینەوە. سەبارەت بە پێگەی زمانی کوردی لە پێگەی نێودەوڵەتیە خۆشبەختانە کۆدی نێودەوڵەتی هەیە لە ئینسیکلۆپیدیای سویدی لە ئینسیکلۆپیدیای جیهانی ETS لە سەرژمێری زمانە زیندوەکاندا کە ئاستی هەفتەمی وەرگرتووە کە ئەویان دوا سەرژمێری بوو لە مانگی 12 2023 بۆ زمانە زیندوەکانی جیهان کرا. لەسەر ئاستی ناوچەیەش خۆشبەختانە زمانی کوردی لەگەڵ زمانی فارسی و عەرەبی و تورکی و عیبریە یەکێکە لە 5 زمانە زیندوەکەی ناوچەکە. بینە سەر ئاستی عێراقی فیدراڵیش زمانی کوردی لەگەڵ زمانی عەرەبیە زمانی یەکەمینن لە دەستوری عێراقا کە ئەم بڕیارە لە پرۆژەی دەستوری عێراقا بەپێی بڕگەی مادەی 14 دەستنیشان کراوە. لە یاسای زمانە فەرمیەکانی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانیشدا خۆشبەختانە ئێمە بەپێی مادەی 6 زمانی کوردی ناوەڕاست بۆتە زمانی پێوەر و ستاندارد لە هەرێمی کوردستان و عێراقیشدا. بەڵام ئەوەی جێداخا ئێمە سیاسەتی زمانیمان هەیە بەڵام پلانی زمانیمانە کە بریتیە لە جێبەجێکردنی ئەم دەستورە ئەم یاسای پەرلەمان لە کایەکانی کومەلگادا. بەداخەوە ئەوەی کە دەیبینین پەیوەست بە مامەڵەکردن لەگەڵ زمانی کوردیدا لە ناو هەرێمی کوردستانە لە ئاستێکی پێویستانیە. ئەمەش بۆ چەند لایەنە گەڕێتەوەی کە میلیان ئەکەوێتە سەر ئاستی سەرەوە کە ئاستی حکومڕانی و دەسەڵاتە کە ئەبێت سیاست و پلانی زمانی هەبێت و بەرنامەڕێژی هەبێ بۆ چۆنێتی ناساندنی زمان بە تاکەکان و بنەوەکانی ئایندە و ئەمەش خۆی لە کۆمەڵێک خاڵدا دەبینێتەوە کە ئەبێت وەزارەتە پەیوەندیدارەکان ئەم ئەرکە بگرنە ئەستۆ. یەکەمین وەزارەت بریتیە لە وەزارەتی پەروەردە کە ئێمە لە دایانگەوە تاوەکو ئامادەی دەچێتە ناو ئەم وەزارەتەوە کە ئەبێت بەڕاستی زۆر هەستیارانە مامەڵە لەگەڵ خوێندنی زمانی دایک و بابەتی زمان و پێڕەوی جوزمانی لە پرۆسی پەروەردەیە بکەن. بەداخەوە لە ئێستادا هەژمۆنی قوتابخانە تایبەتەکان ئەو قوتابخانەی بە زمانی دووهەم و سێم و بیانی دەخوێنن زۆر زیادی کردووە کە ئەمە وای کردووە دەسەڵاتی زمانی ئینگلیزی و کارایی زمانی ئینگلیزی و بەشکۆڕوانی لە زمانی دووهەم و سێهەم بەداخەوە کێ بڕکێ لەگەڵ زمانی کوردی و زمانی دایکتا دەکات کە لە هەندێک شوێن و لە هەندێک ناوەندا زمانی کوردی بۆتە زمانی لاوەکی و زمانی پاشکۆ و زمانی دووهەم کە ئەمە لە ژینگەی زمانی کوردی و لە جوگرافیای خۆیدا بە دڵنیاییەوە مەترسیەکە بۆ قۆناغی ئایندەی زمانەکەمان. بۆیە پرۆسەی پەروەردە ئەرکێکی سەرەکی و پشکی شێری بەرەکەوێ لەوەی کە چۆن بتوانێت جڵەوی ئەمە بگرێ. یەکەمین شت بە یەکخستنی ئەلفبێی خوێندن لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان نەک ئەوەی کە ئێسێمە بەداخەوە لە قوتابخانەکانمانە بە دوو شێوەزار ئەخوێنین و بە چەند زمانێکیش ئەخوێنین کە بەڕاستی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییە. ئێمە نابێت ئەبێ یەک زمانی پێوەر و یەکگرتومان هەبێ لە هەموو قوتابخانەکانە یەک ڕێنووسمان هەبێ ئەمە پەیوەست بە زمانی دایکەوە بە یەک شێوەزار بێ و بە لە هەمان کاتیشە بۆ زمانی دووهەم و سێهەم ئەبێ ئەمە جڵەوی بگیرێت و بە کۆتوبەند و مەرج و پێداویستەکانی خۆی کاری لەسەر بکرێت. خاڵێکی تر وەزارەتی خوێندنی باڵایە کە ئەوانش بە هەمان شێوە یەکخستنی زمانی خوێندن و زمانی پرۆگرامەکانی خوێندنە کە ئێستا بەداخەوە هەر لە زانکۆکانی هەرێما بەلایانی کەمەوە بە 3 زمان و 2 شێوەزار ئەخوێنرێت. لە هەندێک زانکۆ بە زمانی کوردیە، لە هەندێک بەشی بە زمانی عەرەبیە، لە هەندێک بەشی بە زمانی ئینگلیزیە. ئەمە ئەگەر بێت و زمانی تر نەبێت جگەلەوەی کە بە 2 شێوەزاریش ئەخوێنرێت کە ئەمانش پێویستیان بە پێداچوونەوە هەیە. لەلایەکی تر ڕاگەیاندنەکانمانش کە ئەوانش ئەرکێکی کرۆکیان لەسرە پەیوەست بە دروستی مامەڵەکردن لەگەڵ زمانی کوردی و زمانی دایکی نەتەوەکەمانە کە بەداخەوە ڕاگەیاندنەکانیشمان پاشاگەردانی و ژاوەژاوێک لە ناو ڕێنووس و لە ناو وشە و زاراوە و تەنانەت ڕستە و
ڕێکخستنی وشەکانیشانە هەیە بۆیە پێداچوونەوەیکی گرنگی ئەوێ و ئێمە داوا لە وەزارەتی ڕۆشنبیری ئەەکەین کە جڵەوی ئەم پاشاگەاندانێ و ئەم ژاوە بگرین لە ڕاگەیاندەکانمانە چکە دوجار ڕاگەیاندەکانمان نمایندە و زمان حاڵی نەتەوەکەمانە بن و ئەوان چی پێشکەش بە کۆمەلگە و نەتەوەکەمان بکەن ئەوە ئەچێتە بڵێ ناو بواری جێبەجێکردنەوە لەگەڵ ڕاگەیاندەکان و قوتابخانەکانمانە خێزانەکانمان ئەرکێکی سەرەکیان لەسرە کە ئەبێت ئەو هۆشیارە دایک و باوکان بدرێت کە زمانی دایک تەنها شتێکی دەنگی نییە کە ئێمە منداڵ قسەی پێ بکە بەڵکو کللتورەکەیەتی فەرهەنگی ڕەسەنایەتی دابوونەریتی ئاوەزمەندی بنیاتی هەمووی لەناو ئەو زمانەیە هەڵگیراوە کەسێتی مناڵەکانمان وابەستەیە بە بنیادنانی زمانەکەیەوە چەندێک ئێمە لێ هاتوانە بتوانین زمانی بە کامەڵی پێشکەش بکەین ئەوەندە دەتوانین لە هەم لە بنیادنانی کەسێتی خۆیە و هەم لە کللتور و ناسنامەی نەتەوەی و فەرهەنگ و دنیابینیەکەی پەرە پێ بدەین و گەشە پێ بدەین بۆیە بەڕاستی ئێمە بەداخەوە زمانی کوردی پێگەی نێودەوڵەتێکی هەیە خۆشبەختانە پێگەی هەرێمی و ناوچەی هەیە بەڵام لە ناوخۆی خۆمانە لە ئاستی پێویست مامەڵەمان لەگەڵدا نەکردووە ئەوەی کە من داوا ئەەکەم پێویست بەوە ئاکات حکوومەتی هەرێم و وەزارەتە پەیوەندیدارەکان کە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی خوێندی باڵایە وەزارەتی شارەوانیە بازرگانیە هەموو وەزارەتە پەیوەندیەکان تەنانەت وەزارەتی تەندروستیە ئەبێت مامەڵەیەکی دروست لەگەڵ زمانی کوردی و زمانی دایکا بکەن و هەموو ئەو ناونیشان و ناسنامانەی کە بۆ شوێنەکان و تابلۆ و دوکانەکان دەکرێت دەبێت ڕەچاوی زمانی کوردی و ڕێنووسی یەکگرتووی زمانی کوردی بکات مە هۆشیاری بڵاو بکەینەوە بەڕاستی بزانین جیاوازی هەیە لە نێوان دوو بابەتە ئێمە زمانی فێرکردنمان هەیە لەگەڵ فێرکردنی زمانی فێرکردن زمانی ڕشتەکانی خوێندنە ئەمە بەپێی بنەما زانستی و تەندروستیەکان بە تایبەتی بنەماکانی کۆ ئەندامە دەماری مشکی مرۆڤ هیچ منداڵێک نابێتە بەلایەنی کەم و 5 ساڵی زمانی دووهەم وەرگرێت چونکە پرۆسەی زمان پژانی دایکی زمان پژانی یەکەمی کە کۆرپەلێ لەسکی دایکیاو لە تەپەی سێمانیەوە دەستپێکە لە 5 ساڵیە بە ئاکام دەکات بۆیە هەر پێڕەوەیەکی تر ئێمە تێچێنین بۆ ناو مێشکی منداڵ کۆمەڵێک ئارێشە و گرفتاری بۆ دروستە بێ من پێم خۆشە بەڕێستام چرە لای پزیشکە بەڕێزەکانی دەروونناسی کە ئەو ئارێشانەی کە ئێستا دووچاری منداڵ بۆتەوە گەورەترین کێشە و دیاردە ئێستا لە ناو مناڵی کووردا دروست بۆ بریتە لە دواکەوتنی زمان پژانی بریتە لە زمانگرتن بریتە لە کۆمەڵێک ئارێشەی زمانی بۆ دروست بووە کە ئەمانش هەمویان پەیوەندی بە وەرگرتنی پێڕەوی دووەمی هەیە خوار تەمەنی 5 ساڵی کە بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئەبێ ڕاگەیاندنەکان کاری لەسەرا بکەن کە هەمووی ئاکامی ناهۆشیاری دایک و باوکانە بەوەی کە نابێت منداڵ خوار تەمەنی 5 ساڵی بە زمانی دووهەمی بە زمانی دووهەم بخوێنێ ئەبێ منداڵ لە ماڵەوە بە چ زمانی قسە ئەکا لە دایەنگە لە باخچەی منداڵان لە قۆناغی بنەڕەتی بە تایبەتی هەتا دەمەنی 10 ساڵی بۆ زمانە ڕشتەکانی خوێندنی بخوێنێ و وەربگرێ بۆیە ئەمە بوو بە بڕیارێتەوە یەکگرتوەکانیش کە هەموو منداڵێک مافی خۆیەتی ئەبێت تا تەمەنی 10 ساڵی بە زمانی دایکی بخوێنێ ڕشتەکانی خوێندن ئەمە پێوترێت زمانی فێرکردن بەڵام فێرکردنی زمان بابەتێکی جیاوازە تۆ ئەتوانیت منداڵ فێری زمانێک بکەیت بەڵام نەک ئەوەی کە هەژمونی زاڵکی بەسەر زمانی دایکەکەیە کە بەداخەوە ئێمە ئەمەمە بە هەڵە کردومانە تێکەڵاوێکمان کردووە لە بینی زمانی فێرکردن و فێرکردنی زمانە بۆیە زۆر گرنگە ئەکەوێتە هەردوو ئاستی حکوومەت و خێزانەکان هەم حکوومەت ئەو بازارسازی و بازارگەری کە بۆ زمانی بیانی ئەکات بەڕاستی ئەبێ پێچوانی کاتەوە گرنگی و بایەخبەندی یەکەم بە زمانی یەکەم بات و هەوڵ بات قوتابخانە تایبەتەکان کەم کاتەوە بە ڕێژەیە کە پێویست بەس ئەوەندە پێویست بێت کە هەبێ و هەوڵ بایەخ با بە قوتابخانە حکوومیەکان ڕەواج و شکۆمەندی بۆ قوتابخانە حکوومیەکان باتەوە هەمان ئەو پێڕەوەی کە لە قوتابخانە تایبەتەکان بەکارە برێن هەوڵ بدرێت جێبەجێ بکرێت لە قوتابخانە حکوومیەکانە بۆ ئەوەی ئێمە منداڵەکانمان بخینە قوتابخانە حکوومیەکان تاوەکو ئەو قەیرانانەی کە ئەو ئارێشانەی کە بۆیانی هێن نەکایەوە بەڕاستی پارێزراو بن هەرچەنە زۆر دایک و باوک بڵێن هانی ئەوە ینی باسی ئەواکەن کە ئێمە منداڵە خینە قوتابخانە تایبەتەکان بەڕاستی لە بەرزمانی دووهەم نییە لەبەر ئەوەی دەوامەکەیان لەگەڵ دەوامی خۆیانە یا خۆت لەوێ جۆرێکی تر گرنگیان پێ ئەدەن بەڵام ئەمانش ئەبێ ئاگادار بین ناکاتەوەی کە ئێمە دوجار مناڵەکەمان بکەین بە قوربانی
بتوانی کۆمەڵێک شت کە خۆی بۆ خۆی ئەو منداڵە لە گەورەبوونیدا ئەبێ باجی ئەو شتانەی بات. ئێمە بەداخەوە کۆمەڵێک ئارێشە دووچاری مناڵە بێتەوە ئەگەر هاتوو پێش قۆناغی 10 ساڵی بە زمانی دووهەم خوێنێ، ئارێشەی دەرونی بۆ دروستە بێ، ئارێشەی کۆمەڵایەتی، ئارێشەی دەماری، ئارێشەی تەنانەت زمانی بۆ دروستە بێ. ئێستا بەداخەوە لە سلێمانیە خولی فێربوونی زمانی دایک ئەکرێتەوە بۆ مناڵی کورد. منداڵ هەیە تەمەنی بۆ تا 8 ساڵ ناتوانێت بە ڕەوانی قسە بکە، منداڵ چۆتە قۆناغی ناوەندی ناتوانێت بە پاراوی بە زمانی دایکی قسە بکات، تێناگات. زۆرێک لە قوتابخانەکان کە من ڕۆشتوم هەندێک مامۆستا هەیە کە بڵین لەو نەوەیان کە پەروەردە بوون ئەڵێ من ناتوانم بە کوردی تووڕە بم لە خوێندکارەکانم. یعنی ئێمە ئەبێ بزانین زمانمان بریتیە لە نەفرەتەکانمان، بریتیە لە تووڕەبوونەکانمان، بریتیە لە دڵخۆشیەکانمان، بریتیە لە داستان و دیاردە و هەموو هەست و نستی ئێمە. بۆیە کاتێک زمانی منداڵێک ئەشێوێنین بە دڵنیاییەوە هەموو بنیادی ئەو منداڵە هەست و نەست و ئاوەزمەندی و بیرکردنەوەی دەشێوێنی. بەڕاستی شلۆقی کەسێتیمانەگەڕێتەوە و تایبەتی کەسێتی حکوومەتڕانی ئێمە، چونکە لە هەر نەتەوەیەک و لە هەر دەوڵەتێکا کە ئیشەکەی ئەبێ هەموو ئەو ئەندامان و تەنانەت بیانی و پەنابەر و ئەوانش کە بە سەردان و بازرگانەکان ئەچنە وڵاتانە پابند ئەکرێن، ناچارەکرێن ئەبێ بە زمانی ئەو وڵاتە ئیشکەن، قسە بکەن و کارەکانیان ڕاپەڕین. بەس تەنها ئەمە لە وڵاتی ئێمەیە بەداخەوە لەبەرەوەی کەوتم ئێمە سیاست و پلانی زمانیمان نیە کە ئەرکی سەرەکی حکوومەت ئەوەیە ئەبێ مەرجدانێ بۆ هەر کۆمپانیایەک، بۆ هەر کارگەیەک، بۆ هەر شوێنێک کە ئەوێت ئیش بکات کە مەرجی یەکەمی ئەبێ زمانی کوردی بێ، نەک زمانی عەرەبی و ئینگلیزی. بەداخەوە ئێمە خۆمان وامان کردووە پێدانمان داوە کە ئەو کارگانە، ئەو کۆمپانیانە، ئەو مەرجانە دانێن کە ئەمە پێچەوانەی بنەما نەتەوەی و فەرهەنگیەکانمانە. بۆیە داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە بەڕاستی ئەبێ مەرج و پێوەر و کۆتوبەندانێ بۆ هەموو ئەو کۆمپانیانە کە زمانی کوردی زماوەکو ئەڵێ هێڵی سوورە ئەبێ بنەمای یەکەم بێ. ئێمە بەداخەوە پزیشکی بیانی دێتە ئێرە، مامۆستای بیانی دێتە زانکۆکانمان لە جیاتی ئەوان خۆیان فێری زمانی کوردیکەن، ئەبێ ئێمە خۆمان فێری زمانەکانی ئەوان بکەین کە ئەمە بە هیچ شێوەیەک نابێت. ئێمە چەند جار داوامان کردووە هەموو ئەو پەنابەرانە، ئەو ئاوارانە کە هاتوونەتە کوردستان ئەبێ ناچار بکرێن خولی فێربوونی زمانی کوردی ببینن و ئەوان کە هاتووەتە ژینگەی زمانەکەی ئێمەوە ئەوان ئەبێ وابەستە بن بە فێربوونی زمانەکەمانەوە. بەڵام بە دوجار کەوتمان ئەمە پەیوەندی بە حکوومەت و دەسەڵاتدارێتیەوە هەیە کە بەڕاستی بڕیاری سیاسی ئەوێت ئەبێ ئەوان پلان و مەرج و پێوەردانێن کە ئەبێت هەلی کار ببەسرێتەوە بە زمانی دایکەوە، هەلی خوێندن ببەسرێ بە زمانی دایکەوە و هەموو کایەکان ببەسرێ بە زمانی دایکەوە. بەمەش ئەتوانین جارێکی تر شکۆ بۆ زمانی دایک، بۆ زمانی کوردی بگەڕینەوە کە بەداخەوە ئێستا لەم نەوانەی تردا بەو پیرۆزیە و بۆ شکۆی تەماشای ناکرێت. من داوا لە دایک و باوکانەکەم کە ئەبێت هۆشیارانە مامەڵە لەگەڵ منداڵەکانیان بکەن پەیوەست بە پەروەردەی زمانیانەوە تا قۆناغی 10 ساڵی. هەموو دایک و باوکێک ئاواتە خوازە مناڵەکەی لەو پەڕی لێ هاتوویا بێت، بەڵام ئەبێ بزانین ئەم فێربوونی زمانی دووهەمە پێش قۆناغی 10 ساڵی چ کێشە و ئارێشەیەک بۆ منداڵەکە و بۆ لێ هاتوویەکانی منداڵ دروست دەکات. چونکە پرۆسەی زمان پژان پرۆسێکی زۆر ئاڵۆز و ئاوەزیانە و دەماریانەیە، پرۆسێکی هەروە سانانیە. ئێمە منداڵ لە کۆرپەلەیە کە زمانی ئەپژێ هەتا تەمەنی 5 ساڵی نزیکەی 70,000 زانیاری وشەی لە زمانی دایکی وەرگرتووە. کاتێک خەیتە قوتابخانەیەک بە زمانی دووەمە خوێنێ ئەم 70,000 زانیاری ئەپوچێتەوە، واتە کۆمەڵێک لێ هاتووی مناڵ ئەپوچێنینەوە بەبێ ئەوەی خۆمان بزانین. یاخود کە تۆ کاتێک تەکنۆلۆژیایەکی دەست مۆبایلێکە ئایپادێکە بە زمانی دووهەم ئەمە وردە دەسەکە بە پوکانەوەی ئەو زانیاریانەی ئەبێ سەر لە نوێ ئەم منداڵە ئێمە 5 ساڵ تەمەنی دواخین کاتێک فێری زمانی دووەمەکەین بخینەوە قۆناغی زمان پژانێکی تر کە زمانێکی ترە وەری بگرێ. بۆیە ئێمە بەڕاستی هیچ پەرە بە لێ هاتوویەکانی منداڵەکەمان ناین، هیچ پەرە بە بنیاددانی کەسێتی نادرێت، هیچ پەرە بە بڵێن سەقامگیری لایەنە دەرونی و کۆمەڵایەتی و پەروەردەیەکانی منداڵ ناکەین. بە پێچەوانەوە توێژینەوەکان دەریان خستووە ئەو منداڵانەی کە لە ماڵەوە بە زمانی قسە دەکەن و لە قوتابخانە بە زمانێکی تر دەخوێنن ئەو منداڵانە جۆرێتی پەروەردەیان دادەبەزێت، چونکە تەنها فێری ئەوە بەس وشە و زاراوە فێر بن، نەک تەنها زانیاریەکان و کۆزانیەکان کە لەناو ئەو وشە و دەستاوەژانە هەیە وەری بگرن. بۆیە داوا لە دایک و باوکانەکەم هۆشیارانە و بەرپرسانە مامەڵە لەگەڵ پرۆسەی
فێربوونی زمانی دووهەم بکەن، زۆر ئاساییە ڕاوێژ بە کەسانی پسپۆر بکەن، ڕاوێژ بە تایبەتی بە پزیشکە دەرووناسەکانمان بکەن، بچنە نوەرینگەکان بزانن ئەو ئارێشانەی کە دووچاری منداڵەکانە بێت. بۆ نمونەیەکێک لە ئارێشەکان ئۆتیزمە لە جۆری دووهەم کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی تەکنۆلۆژیا و زمانی دووهەمە کە لە دوای تەمەنی دووسێ ساڵی و منداڵ فێری ئەبێت و ئەو کارەساتە و بەڕاستی ئەو قەیرانی لێ دەکەوێتەوە کە مناڵ ئەبێ باجەکەی بات. کۆمەڵی کێشەمانەیە وەک لاڵبوون لای مناڵ، وەک زمانگرتن، دواکەوتنی زمان پژانی مناڵ، بڵێ گۆشەگیری مناڵ، دابڕانی مناڵ لە ژینگەی کۆمەڵایەتەکەی، دروستبوونی فەرهەنگێکی تایبەت بە مناڵ کە جیاوازە لە فەرهەنگی خێزانەکەی هەتا دوایی. بۆیە ئەبێت دایک و باوکان هۆشیار بکرێتەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەمیش ئەبێت دامەزراوە پەروەردەیەکان کە دامەزراوە فێرکاریەکانن، ڕاگەیاندنەکانن، دامەزراوە کۆمەڵایەتی و ئاینیەکانن بە شێرگیرانە ئیش لەسەر ئەمە بکەن. خاڵی سێمیش ئەرکی سەرەکی ئەکەوێتە سەر حکومەت کە ئەبێت پلان و سیاسەتی هەبێ و زمانی دایک هێڵی سوور بێ و هەموو کایەکانی حکومڕانی ببەسێتەوە بە زمانی دایکەوە.